لە هەفتەی چوارەمی قۆناغی یەکەمی خولی بژاردەی تۆپی دەستی یانەکانی عێراق یانی سلێمانی لە بەردەم هاندەرانیدا لە ئەرکێکی قورسدا میوانداری یانی دیالەی کرد. لە گێم یەکەمدا سوورپۆشانی سلێمانی باستێکی خراپەوە دەرکەوتن و بە جیاوازی 8 گۆڵ و بە ئەنجامی 15-7 گۆڵ دواکەوتن. هەرچەندە لە گێمی دووەمدا سلێمانی ڕیزەکانی ڕێخستەوە و فشارەکانی زیاتر کرد، بەڵام ئەو گێمەشی بە جیاوازی 2 گۆڵ دۆڕاند و سەرنجام دیالە بە ئەنجامی 28-8 گۆڵ سەرکەوتنی بەدەستهێنا. ڕاستە ئەمڕۆ دۆڕاین، بەڵام ئەمڕۆ تیپەکە بە عام خراپ بوو، یعنی ئەوەی کە من چاوەڕوانم ناکرد ئەو نەتیجەیە بوو. بەداخەوە من یەکەم کەسم کە تەحملی مەسئولیەتی و دۆڕان ناکەم و زائیدەن ئێمە بیدایەتی یاریەکە ئەوان توانیان ئەو فەرقە دروستکەن لەگەڵ ئێمە کۆمەڵی تۆپمان زۆر فوتان لەسەر خەتی شەشەوە، یعنی لەگەڵ مواجهەی گۆڵچیا کۆمەڵە تۆپی زۆرمان فوتان، ئەوە فەرقەکەی دروست کرد. ئەوانیش ئەمڕۆ توانیان دیفاعیەکی زۆر باشکەن، بەرگریەکی زۆر باشیان کرد، ئەوە سەبەبی قوتی تیپەکەی ئەوان بوو. نادی دیالە نادێکی باقوتە، نادێک لە ڕیزبەندی چوارەمی زێڕینایە. ئێمەش بەڵێن بە جمهورین و بەڵێن بە کادری تەدریبی خۆمانین کە مستەوامان زیاتر بەرەو پێشەوە بڕات و ڕاستی یاری ئەمڕۆ لەسەر گۆڵ تۆپی زۆرمانە فەوتان زیاتر بۆ ئەو لایەنە ئەگەڕێتەوە. دوای تێپەڕبوونی چوار یاری سەرەتای ئەمۆرزەی خولی بژاردەی تۆپی دەستیانەکانی عێراق، کوڕانی سۆرا مستەفا خاوەنی تەنیا یەک بردنەوەن و لە سێ یاریەکەی دیکە شکستیان هێناوە. مەڕوان تاڵیب، کەناڵی پەیام، سلێمانی.